لەگەڵ پشتیوانی ئاسمانی ئەمریکا هێزەکانی سووریای دیموکرات کە زۆربەی لە شەڕوانە کوردەکان پێکاتوە بەردەوام بوون لە پێشڕەویەکانیان لە ڕەقا لە کاتێکدا پاش لە دەستدانی مووسڵ داعش هەوڵێکی زۆر دەدات بۆ هێشتنەوەی ڕەقەی پایتەختی دیفاکتۆی لە دەستی خۆیدا. جەنگاوەرانی کۆڵنەدەر لە هێزەکانی سووریای دیموکرات بەردەوامن لە پێشەڕەویان لە دژی گروپی دەوڵەتی ئیسلامی هاوکاتی ئەوەی شەڕی گەڕک بە گەڕک لە شاری ڕەقەدا دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات لە ئێستادا پتر لە 90% شارەکان لە چاکدارانی داعش پاکردوتەوە و وان لە شەڕێکی قورسی شاردا و توانیویانە هێزەکانیان لە میحوەرەکان بە درێژایی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەیەک بگەنەوە. هاوکات ئەم هێزانە سەرگەرمی هەڵمەتی پاکردنەوەی ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی داعشن. لەگەڵ ئەوەی کە پێشڕەوی دەکەن بەڵام پێشڕەوەکان لەسەر خۆ و زۆر بە وریایەوەیە بەهۆی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان و نزیکەی 30,000 کەسی سیڤیل کە لە ناو جەرگەی شارەکەدا ماونەتەوە. شەڕکردن لەو شارە زۆر قەرەباڵغەدا سەختە بەهۆی ئەوەی چەکدارانی داعش خانۆکان و تەرمەکان بۆم ڕێژ دەکەن وەک هەوڵێکیان بۆ ڕاگررتنی پێشەڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکرات. هاوکات داعش ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و بەکاردێنێت بۆ هێرشکردنە سەر ئەو هاوڵاتیە سیڤیلیانی دەگوێزرێنەوە و هەروها بۆ سەر ڕۆژنامەوانانیش لە هێرشەکانی دوڕۆژی یەک لە دوای یەکدا چەکدارانی داعش ماشێنی زرێپۆشی بۆم ڕێژکراویان بەکارهێنا ئەو هێرشانەی کوژانی 6 کەس و برینداربوونی 5 پەیامنێری لێکەوتەوە. لەگەڵ سەختی شەڕەکەدا هێزەکانی سووریای دیموکرات هەتا دێت زیاتر خۆ ئامادە دەکەن بۆ ئەم شەڕە سەختە و ڕیشەکێشکردنی داعش. لەم هەفتەیەدا 250 شەڕوانی یەکینەکانی پاراستنی ژن مەشقی لەشکریان تەواو کرد بە مەبەستی بەشداریکردن لە شەڕی ڕزگارکردنی ڕەقا. فەرماندەیەکی یەپەژە بۆ پەیامنێرمان زانا عومەر بەم شێوەیە دووە. هەژماری هەواڵە 205 هەواڵ بوون. هەواڵ هەمووی هەواڵێن ژن بوون، هەواڵێن یەپەژێ بوون. سەر ئەساسی گۆ بکارەبن شەڕی ڕۆژاوادا خواهین خۆرتر بکەن، ئالی عەسکەری دە، ئالی فکری دە. هەژماری وان 205 بوون. لە عێراقی هەر چەندە شاری مووسڵ بەم دواییانە لە دەستی داعش ڕزگار کرا، بەڵام هێشتا داعش ناوچەیەکی زۆری لە وڵاتەدا لە دەستماوەتەوە. گوتەبێژی پەنتاگۆن دەڵێت داعش بە لە دەستدانی مووسڵ زیاتر لە نیوەی سەرچاوی داهاتی لە دەستداوە و جارێکی تر باجوەرگرتن و بە زۆرە ملێ پارەوەرگرتن لە خەڵکی دووبارە کردوتەوە. ئەمەش زیاتر لە لای خەڵکی ناوچەکە بێمتمانەی دەکات. هاوپەیمان مەزەندە دەکات نزیکەی 2000 چەکداری داعش لە ناو دەوروبەری شارۆچکەی تەلعفەردا هەبن. ئێمە پێشبینی دەکەین شەڕ بۆ ڕیشەکێشکردنی میلیتانانی داعش لە دوایین قەڵایەن لە عێراق شەڕێکی سەخت دەبێت. لە ناوچەکان کە پێشتر لە ژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعشدا بوون ئێستاوان لە ژێر کۆنتڕۆلی عێراقیەکاندا و خزمەتیان دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات نزیکەی 3 مانگ لەمەوە بەردەستیان کرد بە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە و بەرپرسانی هەسەدا درەنگانێکی پێنجشەمە ڕایانگەیاند بەلایەنی کەم ئەم شەڕە 4 مانگی تر دەخایەنێت.